لە کار و سالەچەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین لەلایەن بنکەی پۆلیسی حازیاوە و هاوکاری بنکەی پۆلیسی ماکۆک لە قەزای حازیاوە. بنکەی پۆلیسی حازیاوە هەستاون بە دەستگیرکردنی چەند تۆمەتبارێک کە ژماریان 8 تۆمەتبارە کە هەستاون بە بەکارهێنانی مادەی هۆشبەر لە زۆرەکانی کریستاڵ و وەروەها هێرۆین. بۆم بەستە دوای دەستگیرکردنیان و وەروەها لە بەردەمی بەڕێزدادوەری لێکۆڵنەوە داینە ناو بەتاوانەکەیان کە ئەو مادە هۆشبەرانیان بەکارهێناوە لە سنوورەکە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕی بەتابەتی بنکەی پۆلیسی ماکۆک لە هاوکاری بنکەی پۆلیسی حازیاوە بە هاوکاری بنکەی پۆلیسی ماکۆک دوای کە دەستگیریان کردن مەلەفی لێکۆڵنەوە بۆ ڕێکخراوە و ئێستاش پێی مادەی سی لە یاسای یاسای مادە هۆشبەرەکان ڕاگیراون. ئەمەش دوای ئەوە دێکە دواتر دوو تۆمەتباری تر پێشتر لە ئاسایش دەستی کرابوون، دوو تۆمەتبارەکانی ترکە لە ئاسایش دەستی کراون. ئەمانە هەستاون بە فرۆشتنی مادەی هۆشبەر بەم 8 کەسە. ئێستاش ئەم 8 کەسە سەرجەمیان ڕاگیراون و لێکۆڵنەوەیان لەگەڵدا دەکرێت. بۆ مەبەستەش لێکۆڵنەوەی ورتر و زیاتریش کراوە کە چەند تۆمەتبارێکی تریش لە سنووری ئیدارە ڕاپەڕین فەرمانی نزیکردنیان بۆ دەرچووە کە ئەوانش هەستاون بە بەکارهێنان و وەروەها فرۆشتنی مادە هۆشبەرەکان کە بە هاوکاری هێزە ئەمنیەکان و هێزەکانی ئاسایشی ڕاپەڕین و بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین